بوون بە خاوەنی کاری خۆیان یاخود هەندێک داهێنانیان کردووە لە هەرێمی کوردستان کە لە هەرێمی کوردستان پێشتر شتی بەو جۆرە نەکراوە. سەرجەمیان بوارەکانیان نزیکە لە بواری تەکنەلۆژیا و داتابیس و ئەوانی کە پەیوەندی بە زانستی ئەمڕۆ هەیە کە مەسەلەی ڕەنگە زیرەکی دەستکردیشی تێبکەوێت. من لە نێو ستۆدیۆ هەریەک لە ژالۆ نەوزاد و هەروەها سان سیروان ماردین محەممەد کە گەنجێکیان کاکژالۆ خاوەنی کۆمپانیایە کە خۆی بیرۆکەی کۆمپانیەکەی هەیە بۆ و دایمەزراندووە کاکسان هەندێک داهێنانی لە بوارێک کردووە کە دواتر پرسیاری لە یەکەم لەگەڵ کاگماردینە کاکسان و کاگماردین بە یەکەوە هەردووکیان خاوەنی بیرۆکەن و بیرۆکەکانیان بە جۆرێک بووە کە خستویانەتە بوارێکەوە لە هەرێمی کوردستان پێشتر نەکراوە. جا من قسە لەسەر بیرۆکەکانیان ناکەم چونکە پێشتر گفتوگۆم لەگەڵا کردوون بۆی ئێوەی بینەر لە زمانی خۆیانەوە بزانن داهێنان و بیرۆکەی ئەم گەنجانە چۆنە سەرەتا دەچمە لای کاکسان بەخێربی هەریەکێک لێەوە بەخێر بێن بۆ نێو ستۆدیۆکانی کورسات نیوز. کاکسان لە تۆ دەست پێ دەکەم ئەوەی کە ئێوە داهێنانتان تیا کردووە لە هەرێمی کوردستان نەکراوە پرۆژەکەتان چی بووە؟ بەڵێ پێشەکی پێش ئەوەی دەست بکرێ بە هەر پرۆژێک لە هەرێمەی ئێمەیە پێویستە کێشەیەکە بێ ینی عادەتەن بیرۆکەکان لە چیەوە هەسەر هەڵێن لە هەبوونی کێشەوە. ئێمە خۆمان لە خوێندکاری زانکۆ بووین قۆناغی سێ بووین دەورە سەیفیمان هەبوو کۆمەڵێک ڕۆتین هەبوو کە بۆ وەرەقات لە ناو زانکۆیاکرا. ئێمە ئەم کێشانەمان بەدی کرد و دقەتمانان دۆزیمانەوە کە ئەمانە بەڕاستی کێشن کاتێکی واتە کێشن کە تاوکوی ئێستا لەم سەردەمەیە ئیش بە وەرەقە دەکەن. بەڵێ باشە لە زانکۆکان بەتایبەت کە شوێنی تەکنۆلۆژیا و شوێنی پێشکەوتنە ئێمە هەستین بە دروستکردنی سیستەمێک کە تێیدا بتوانێت زانکۆکان بە مەجموعی تیا بەکاری وێن هەنێ زانیاری خۆیان بەجیا هەر زانکۆ و بەشی خۆی هەڵگرێ و تیانە ئەم زانکۆیە لە بەشێکە مشتەرەک بوو کە ئەویش دەورە سەیفیە یاخود خولی هاوینە یا مەشقی هاوینە کە بە خوێنکارانەکرێ کە تێیدا هەم کۆمپانیەکان هەم خوێنکاران تیا بتوانن شوێنەکان بدۆزنەوە و شوێنێک هەڵبژێرن تا مەشقەکەی تیا بکەن و هەروە کۆمپانیا و زانکۆش تیا بەشدار بن و هەمانگی بکەن لە هەنێک کاروبار کە تا ئێستاش بە وەرەقاکرێ. بەڵێ با پرسیاری دووەم لە کاگماردین بکەم چونکە کاکسان و کاگماردین پێکەوە کارتان لەو پرۆژەیە کردووە. ئەم پرۆژەیەتان پێشکەش بەکێ کرد و ناوەڕۆکی پرۆژەکە بە جۆرێک بوو کە بەرامبەرتان لێتان وەرگێ؟ ڕاستی ئێمە کەم پرۆژێکتەمان تەرح کرد ئێمە بۆ ئێمە دەرفەت بوو کە قۆناغی سێمان تاواکە ئێمە قۆناغی چوارەممان لە پێشە خۆ دەزانین هەموو قۆناغی چوارەم پێویستی بە پرۆژێکتێک هەیە بۆی بتوانێت تەواوی کازانکۆکەی. ڕاستی ئەمەش ئەمەمان بە هەلزانی و کردمان بە فکرێک و برمان لای و مامۆسایی کەویستمان بێ بەسەر پرشتیارمان فکرەکەمان تەطبیق کرد و ئانی زۆریان بەدڵ بۆ ڕاستی کەوان بەدڵیان بوو ئێمە هاتین کڵەشەیەکمان بۆی شەکەی خۆمان دانا و پاشان کردمان بە پرۆجێکتێک و وەکو بەحسی کۆتایی خۆمان لە مەرحلە چوارە پێشکەشمان کرد. ڕاستی لایەنی زانکۆش زۆریان بەدڵ بوو و زۆریش لە پرۆجێکتەکە ڕاستە پێشوازی لە پرۆژەکەتان کرد. بەڵێ بێگومان پێشوازی لە پرۆجێکتەکە کرا لەبەر ئەوەی تۆ بتوێت لە ناو زانکۆیە ئیشی مامۆسا و فەرمانبەر ئاسانەکە هەموو کەسێ حەزەکە لە هەر شوێنێکە ئیشکا لە قیمەی تەکنۆلۆژیایە بێ یان بە ئاسانترین شێوە ئیشەکانی بکات لەبەرەوە پێشوازیێکی باشی لێکرا و داواکرا ئێمە لەسەرم پرۆجێکتە بەردەوام بین. بەڵێ پرۆژەکەتان ئێستا جێبەجێ ئەکرێەوە چ جیاوازیەکی لەگەڵ سیستمەکانی زانکۆکانی هەرێم هەبوو؟ ئایا لە هەرێمی کوردستان ئیش بۆ جۆرە پرۆژانە نەکراوە؟ ئیش کراوە بەڵام ئیشەکان کە هەرچەند سێرەکەی لەسەر ئاسی تاکزانکۆیە ئیشەکان بچووکانی هەر زانکۆیەک شتێک بۆ خۆیەکە و لێگەڕێ بەڵام توانی لینکیکەن بە ئێمە ئەمانتوانی ئێمە ویسمان شتێکمان کردووە کە بتوانین یەکسەر هەموو زانکۆیەک سوودی خۆی لێوەربگرێت. ئێستا پرۆگرامەکەتان جێبەجێ ئەکرێ یان پرۆگرامەکە ڕاستەکەی ئێمە ئەو کاتی لەگەڵ سەرۆک بەش و کۆمەڵێک لە هاوڕانی CDC و ئەوانە قسەمان کرد پرۆگرامەکەمان تا ئاستێکی باش بردە پێشەوە ئەوان کۆمەڵێک داواکاریمان هەبوو ئێمە وەرمان کرد بەڵام ڕاستەکەی کە ئیتر هەر کەسێک خوێندن تەواوەکە و وا پێویستەکە بچێت سەر پیشەیەک کە واری خوێندن تەواو بوو ئیتر واری جدیاتی ژیان دەست پێکە کە ئێمە چونێتە واری جدیاتەوە ڕاستەکەی لەبەرەوەی هیچ داتان کەمتر بوو کە هیچ کاتێکمان نەبوو. دواتر قسە لەسەر لەمپەرەکانەکەین و پێم وابێ هەندێک پرۆژەی تری نوێتان هەیە پرسیارتان لێ کە مەچمە لای کاکژالۆ گۆران. کاکژالۆ بەخێربی زۆر سپاس تۆ مەرحەلەیەک لە پێش کاکسان و کاگماردینەوەی بەوەی کە بیرۆکەکەت بۆتە کۆمپانیا هیوادارینەوانیش ڕۆژێک کە ببن بە خاوەن کۆمپانیای ژالۆت دامەزراندووە. ئەم بیرۆکۆیە چۆن دەسی پێکرد چۆن لەدایک بوو چۆن توانیت بیکەی بە کۆمپانیایەک و داهێنانەکەی لە چ بوارێکایە؟ هەڵبەتەوە و خۆناسینێک بۆ بینەرانی بەڕێز من ناوم ژالۆ گۆران دامەزێنەری کۆمپانیای ژالۆ خاوەنی بڕۆنامەی ئەندازیاری لە بواری ئەندازیاری گەیاندن و چەند بڕۆنامەیەکی نێودەوڵەتی. زۆر سپاس.
کۆمپانیاکەمان بەگشتی کار لە بواری تەکنۆلۆژیای درۆنەکات لە ساڵی 2021ەوە و سەرەتایی دەستپێکی ئەم ئیشەشمان لە خولیاوە دەستی پێکرد کە خۆم خولیاکی زۆرم بۆ ئامێری فڕی هەبووەکو درۆن و بەردەوام بووم لەوەی کە سێرچی زیاتری لە سەرکەم و بەردەوام هەتاوەکو گەشتم بە واستەی کە بگەم بەمڕۆ کۆمپانیاک دامەزێرم تایبەت بێت بە خزمەتگوزاری درۆن و هەڵبەتە لە سەرەتای دەستپێکردن چەند بربەستێکی زۆر ناخۆشمان هەبوو و ئاشنایەتێکی زۆر ناخۆش و تراژیدیامان هەیە لەگەڵ درۆنە بەداخۆ لە وڵاتی ئێمەیە بەڵام ئێمە کار لەسەر ئەوواکەین کە دیدی درۆن بە تەواتی بگۆڕین و جوانترین خزمەتگوزاری خۆمان خزمەتی پیشە و بێگومان ئێستا لە چ قۆناغێکە ئیشەکانی ئێستا لە قۆناغی بەردەوامیە و گەشە سندنین و ئەو خزمەتگوزارانەی کاریان تیاگەین هەڵبەتە سەرەتا بە درۆنی سینەمای دەستمان پێکرد و درۆنی ڤیدیۆگرتن و ڕێکلامی بازرگانی لە ئێستا خزمەتگوزارانەی کە زیانمان کردووە درۆنی کشت و کاڵیم و هەروەها درۆنی ڕووپێوی و درۆنی FPV و چاکردنەوە و فرۆشتن و تەنانەت کە بوارێکی کەمان هەیە و خۆم بڵێنوانەی تیاڵێمەوە ئەویش فێرکردن و ئەکادیمیای درۆنە گەیشتوین بە مەرحەلەی ئەوەی کە بتوانن درۆن بەرهەم بێنن لە هەر بوارێکا بێت چکە حسابینین درۆن بۆ کشت و کاڵ بەکاردێت بۆ ڕووپێوی بەکاردێت بۆ زۆر بواری تر بەکاردێت ئێوە گەیشتون بۆ مەرحەلەیەی کە دەستگیرۆ بن و بتوانرێت درۆن بەرهەم بێنن ئوستا ساڵبەتە دروستکردنی درۆن بوارێکی تۆزی هەستیارە بەڵام ئەو درۆنانی کە لە ئێستا ماتوانین دروستیکەین بە تایبەتە بۆ درۆنی سینەمایی و ئەو درۆنانەی کە هەشن بۆ نە درۆنی کشت و کاڵ یا خود ڕووپێوی ئەگەر دروستی بکەی لەوانە کاتێکی زۆرتر و تێسوێکی زیاتری تێچێت کڕینەکەت بەڵام ئاخر ئەگەر داهێنانێک نوێگەریەکی داهێنان و نوێگەری ئێمەوەی کە ئێستا کاری لەسەر ئەەکەین بە خۆشحاڵیەوە ماوەی 2 ساڵێکە دراسەیەکەین درۆن لایت شۆ کە پرۆژەیەکی گەورەیە واتە نمایشی درۆنەکان لە ئاسمان کە لە وڵاتانی پێشکەوتووی بینین فڕینی 1000 درۆن 2000 درۆنێکی زۆرە جێبەجێکن لە بێگومان هەڵبەت دواتر پرسیاری لەمپەرەکان و دەرفەتەکانە لێ یەکەم لەسەر ئەوەی پرۆژەکەت کێ دەستگیرۆی کردی و چۆن بوویتە خاوەنی ئەوەی کە کار بکەی بۆی کۆمپانیا دابمەزرنی کاکسان بیرۆکەی داهاتووتان چییە؟ قسەمان لەسەرەوە کرد پێشتر بەر لە بەرنامەکەوتان پرۆژەی ترمان هەیە پرۆژەکان چین؟ ڕاستی پرۆژەیەکە کە ئێمە ئەمانەیە خزمەتێکی باش بە زمانی کوردی بکەین خۆ دەزانی ینی لە بازاری ئەمڕۆیە کۆمەڵە وشەیەک خزێنراوەتە ناو فەرهەنگی کوردیەوە کە بە ئەسڵ کوردین و خوای لێیە کە وشە ئەسڵە کوردیەکە بزرە بێ بۆ نمونە ئێستا هەر فەرهەنگ زۆربەی ئێوە چۆن ئەمە چارەسەرەکەن؟ بەڵێ پرۆژەکە چیە؟ پرۆژەکە دروستکردنی فەرهەنگێکە کە تێیدا وشە ئەو وشانی کە بازاری و بە ڕەسەنی کوردینین تێیدا ئەکرێ بە ینی ئەو شێتەیە داغڵەکەیت و وشە ڕەسەنە کوردەکە ئاسانکاریەکە بێ بۆ هەموو بوارەکان کە پێویستیان بە وشەی کوردی کاک ماردین ئێوەکو گەنجێک تا چەند گەنجی خاوەن بیرۆکە و داهێنەر و گەنجی نوێکارمان هەیە لە هەرێمی کوردستان بەڕاستی لە هەرێمی کوردستان مەجای داهێنان زۆرە چکە ئێستا ئەگە ئێمە لە تەکنەلۆژیا شارەزان و باسی تەکنەلۆژیاکەین تەکنەلۆژیا ڕاستە لایەن لە وڵاتان زۆر لە پێشەوەی بەڵام بۆ هەرێمی کوردستان شتێکی تازێ ئەتوانین لە زۆرترین سێکتەرەکان ئەتۆ داهێنانێکی خۆ بکەیت و بێنیت و دەستکاریکەی بۆ ئەو وڵاتیت و بۆ ئەو جێیتوە داهێنان بێت لەبەرەوە گەنجەکان چۆنن لە گەنجەکان توانایان زۆر باشە لەبەرەوەی هەموو گەنجەکان تۆی بینی لە زانکۆیەکی حکومیان لە شوێنێکی حکومی تەخەڕوجێکەکەن ئەتوان داهێنانێ بکەم پرۆجێکتێکی خۆیان دروستکەن بن بە ساحەبی کۆمپانیا و ئیشی خۆیان وەکو پیاوە بەڕێزە کەواتە گەنجەکانمان توانای زۆر باشیان هەیە وزەی زۆر باشیان هەیە بۆیتان داهێنان بکەن کاک ژالۆ سەبارەت بە دەرفەتەکان گەنجەکانمان هەن بتوانن تا چەند ژینگە هەرێمی کوردستان لەبارە بۆ ئەوەی گەنجان بتوانن داهێنەکانیان بە ئەمری واقع بخەنە بواری جێبەجێکردنەوە هەڵبەتە بۆی کە ئێمە گرنگی بە کارساسی و داهێنان بین پێیسمان بە چەند شتێکە یەکەم بیرۆکەی داهێنەرانە دومینیان کەسی داهێنەر سێمینیان ژینگەی داهێنەرانە پرسیاری من لە بواری سێما بوو ژینگەی داهێنەران بۆی بە شێوازێکی ئام دەرکەوێت هەڵبەتە ئێمە ژینگەیەکی داهێنەری باشمان هەیە لە ئێستا لە کوردستان و بە تایبەتی لەم چەند ساڵی ئاخیرە کە ئەتوانن گەنجان سوودی لێ ببینن و خۆیان گەشە بسێنن بە نمونە من ئۆفیسی خۆم لە ڕێگەی فاوندیشن هەبەوە توانیم ئۆفیسێکی تیاوەرگرم و ئیشەکانمی تیا ڕایکەم و چەند خزمەتگوزارێکی وەکو دەورات و یاواتە کۆرس و هۆڵی سیمینار و هۆڵی کۆرسات وەربگرم بەبێ بەرامبەر ئەمە حکومت یارمەتی دەربۆ لەوەی کە ئەم شوێنەمان بۆ دابین کات و بتوانین گەشەی تیابسێنین ئەمە یەکێکە لە دەرفاتەکانی دەرێکی باش بوو بۆ تۆ بێگومان زۆر من یعنی ئەگەر مقارنەی کەم 1 بە 7 1 بە 8 من فەرقم کردو لە چاو بڵێمان کە دەستگیرۆیی گەنج بکە بۆ ئەوەی بیرۆکەکانی
جێبەجێ بکە و لەسەر ئەرزی واقع بیخاتە بواری جێبەجێکردنەوە. بێگومان و هەڵبەتە ئێمە چەند بربەستێکمان هەیە من لە بوارەکەی خۆمەوە ڕوان وەگوتم چکەی درۆن بابەتێکی تۆزی هەستیارە بەتایبەت لەم ناوچەم لە وڵاتەی ئێمەیە. من بەسپاسەوە ئێڵم کە لانی پەیوەندیدار و بەتایبەت دەستگای یاسایشی هەرێم کە هاوکارێکی تەواوی کردوین لەوەی کە شێوازی بەکارهێنانی درۆنی بۆ ئاسان کردوین کاراسانی تیاکرۆکرێتی بە سیستماتیک هاوشەوی وڵاتانی پێشکەوتو ئێمە ئێستا وێبسایتمان هەیە کە ئەتوانی داوا پێشکەشکەی بۆ هەڵفڕێنی درۆن کە ئەمە لە هیچ ناوچەیەکی دیکە نییە. بۆیە بەڕای من حکوومەت هاوکاری کرد بۆ لەوەی کە ئێمە بەروپێشین لە ڕێک پرسیار لە کاکسان دواتریش ماردین بکەم هەر لەسەر هەمان بوار وەکو گەنجێک ئەگەر خواستێک کتێبێ داواکاریە کتێبێ ئاڕاستەی لایەنەکانی پەیوەندیداری بکەیت چ بە حکومی چ بە ناحکمیەوە چ داواکاریەک تێ بۆی داهێنانەکانە جێبەجێ بکەیت. بڵێ هەروەک ئەم پیاوە باسی کرد ئێمە زۆربەی کات پێویستمان یەکەم بە فەن دەبێ و دووەمیش شوێنێک کە تێدا بتوانین کارەکانی خۆمان بە مەزبوطی و کەواتە دوای پەیوەندیەکانتان لەگەڵ کاکژالۆ بگۆڕنەوە ئیشتان پێوێ بە چ ڕێگەیەکە ڕۆشتون پێ بچنەوەیەوەش هەروەها شوێن و دابینکردنی شوێن کە تێدا بتوانین تیمێک تیا کارکە چونکە عادەتەن ئەو شتانەی کە سۆفتوێرن بە تەنها بە نەفرێک و دوان ناکرێت پێویستی کاک ماردین بزانڵێرە ئێرە سەکویەک بێت داواکاریەکانی خۆتان ئێساکە ئێمە لەسەرەوە ڕێکوتین کە شوێنێکەیە و ناوەندێکەیە ئێمە ئەتوانین بڕین ئیشەکانی تیا بکەین لانی سێم کە گەنج زۆر پێویستێتی بۆی داهێنانێکا و سەرەتایەتە دامی مادیە بەڕاستی لەوانێ گەنجێکەوێت داهێنانێکا فکرەکەی پێبێ کڵێشەی بۆدانابێ هەموو شتێکی ئامادە بێت بەڵام لە ڕووی مادیۆ دامی پێویستە لەوانێ کات و تێچووی زۆر بێ ئەمەدابین نەکرێت ئەمە کلیلێکە نهێنیەکە با ئەمە لە کاکژالۆ بپرسین بۆی زانیاری بە گەنجان و بە ئێوەش بدا چۆن بە کورتی پێم بڵێت چۆن سەرچاوەیەکی دارایی پیا بکەین فەندێ پیا بکەین بۆ بیرۆکەیە کە ئەو پیاوانە بیرۆکەیانێ. هەڵبەتە ئەوەی کە منەی بینم و بڵین تەجروبەم کردووە دوو ڕێگەمان هەیە بەگشت یەکێکیان ڕێکخراوەکانە کە ناوینێنین چەند ڕێکخراوێکمان هەیە کە ئەتوان فەند بن یاخود دامی مادی ببەخشن بۆ کەسانی کە خاوەن بیرۆکەن. ڕێگەی کەشمان هەیە کە ئێستا لە جیهانە بە شێوازێکی زۆر باوە ئەویش بوونی کەسانی سەرمایه‌دارە لە وڵاتەکە یارمەتیدەری گەنجان بات لەوەی کە ئینڤێستی تیا بکات و بەرهێنانی تیا بکات. من ئەم جۆرە کەسانەمان هەیە لە هەرێمی کوردستان بێگومان هەمانە کەسانی سەرمایه‌دارمان هەیە بیرۆکەی نوێگەریشان لا پەسەندە. من پرۆپۆزەڵێکی باشم هەیە تەقدیمی بەڕێستێکم گریمان تۆ کەسێکی سەرمایه‌داری پرۆپۆزەڵەکەت بەدڵە پێویستم بە $9 ملیۆن بۆی کە جێبەجێ بکەم هەم تۆ سوودمەند دەبی داهاتوو لەوەی کە من پرۆژەکەی تۆ لە بەرامبەرا چی دەسەکەوێت. بێگومان من زۆر خۆشحاڵم کە سێ گەنجی خاوەن بیرۆکە و داهێنەر لێرن لە نێو ستۆدیۆ و هەروەها بە دەرفەتێکم زانی کە گەشتی ئابووری بخەمە خزمەتیەوە چکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن بیرۆکە یاخود دانان و نوێگەریە بۆیە پێم خۆش بوو کاریەک لە کاک ژالۆ گۆران خاوەنی کۆمپانیای ژالۆ ها بیرۆکە شەر بیرۆکەی خۆی بۆ لەگەڵ کاک سان سیروان و کاک ماردی محەممەد کە هەردووچیان خاوەنی بیرۆکەن بە هیوایەوەی کە بتوانن هاوشێوەی کاک ژالۆ لە داهاتوە بنە خاوەنی ئەو ئیشەی کە خۆتان ئەتانەوێت. سوپاسانەکەم کە ئەمڕۆ من زۆر خۆشحاڵ بووم. هەڵبەتە لەسەرم بابەتە من ئەوەستم میوانی ترمە بێ دوای ئێوە بۆی گرنگی بم بابەتە بین و بیخێنە ڕوو بۆ گەنجان چۆن بتوانن دەستیان بگا بۆ شوێنانی کە هاوکاری گەنجانەکەن بۆ ئەوەی بیرۆکەکانیان لەسەر ئەرزی واقع بخەنە بواری جێبەجێکردنەوە. سپاس بۆ ئەڵبەتە من لەسەرم بابەتە دەمێنمەوە هەندێک داتا و گرافیکم خستۆت بۆ ئامادەکردنی سەبۆتان دەخەمە ڕوو داتاکان لە جیهانەوە دەست پێ دەکەم لە جیهان ئاستی